نیوەڕۆتان باش بە ناوی ڕێکخراوی داکۆکەوە سپاسی ئامادەبوونتانەکەین و سپاس بۆ ئەوەی لە داکۆکیکردنێکی تر و وەستانەوەیەکی تر دژی ستەم و نادادی لەگەڵمانن. ئەمڕۆ ئێمە وەک داکۆکیکاران لێرە گربوونەتەوە لە ژێر ناونیشانی ئەشکەنجەدانی زیندانیانی زیندانەکانی پارتی و یەکێتی ئەزموونێک لە حزبی بەعسەوە و ئەمڕۆ ئێمە لێرەین بۆ شەرمەزارکردنی یەکێت و پارتی بەهۆی کوشتن و ئازاردانی زیندانیان لە زیندانەکانیاندا. نامەی فەرمی ڕێکخراوی داکۆک سەبارەت بە داڕمانی مافەکانی مرۆڤ و سەروەری یاسا لە هەرێمی کوردستان. ڕێکخراوی داکۆک ڕای دەگەیەنێت کە هەرێمی کوردستان لە سایەی دەسەڵاتی پاوانخوازی هەردوو حیزبی فەرمانڕەوا پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوبەڕووی پاشەکشەیەکی مەترسیات بووەتەوە لە پرەنسیپەکانی دیموکراسی و مافەکانی مرۆڤدا. ئەم دەسەڵاتە مۆدێلە شخص خواردەکانی ڕژێمە شمولی و دیکتاتۆرەکانی ناوچەکە و حیزبی بەعسی عێراقی لە ناوچۆی تێپەڕاندووە و هەرێمەکەی گۆڕیوە بۆ شوێنێک بۆ ئەتکردنی کەرامەتی مرۆڤ، کوشتنی دەنگە ناڕازیەکان لە زیندانەکاندا و بە سیاسیکردنی تەواوی دۆسیە یاساییەکان. ئەم دۆخەنە لەبارە پاڵی بە ڕێکخراوەکەمانەوە ناوە کە دەنگی ناڕەزایەتی خۆی بگەێنێتە جیهان. ئێمە وەک ڕێکخراوی داکۆک هۆشداری دەدەین کە شاهێدی چەندین کەیسی تازەی کوشتن و سوکایەتیکردن بە مرۆڤەکانین لە ناو زیندانەکانی هەردوو زۆنی سەوز و زەرد. لەم چەند ڕۆژەی دواییدا پرۆسەی دەستگیرکردن و دادگاییکردنی ئەم هاوڵاتیانە لە ناڕوونیەکی تەواودا بەڕێوە دەچێت بە شێوەیەک کە تەنانەت کە سوکار و خزمە پلەیەک و نزیکەکانیان هیچ جۆرە ئاگاداریەکیان لەسەر چارەنووسیان نییە و هەندێک جار هەر ئەوەندە دەزانن کە داوایان لێ دەگرێت بێن تەرمەکانیان وەربگرنەوە و بە بیانووی ئەوەی گوایە خۆیان لە زینداندا کوشتووە. ئەمە وێ ڕایدەیان کەیسی تری هاوشێوە کە هێشتا بە نادیاری چارەنووس و نادیاری تەموو مژاوی ماوەتەوە و کەس نازانێت ئایا لە ژیاندا ماون یان نا. لەسەر ئەم نەمایە ڕێکخراوی داکۆک و کارەکانی ئەنجامدانی خۆپێشاندانەکان لە 7 شاری بەریتانیا لە خوارەوە ڕوون دەکاتەوە. سەرکوتکردنی دەنگە ناڕازیەکان و بەردەوامبوونی سیاسەتی کەپکردنی دەنگی ئازاد، لێپرسینەوە و هەراسانکردنی چالاکوانان و ڕەخنەگران لەلایەن دەسەڵاتی حیزبیەوە، تێکدانی سربەخۆیی دادگاکان و دەستێوەردانی ڕاستەوخۆی کەسایەتی یەکەمەکانی حیزبەکان لە پرۆسەی دادگاییکردنی دەستگیرکراوان و گۆڕینی مادەکانی سزادان بەپێی بەرژەوەندی ڕامیاری، داڕمانی دەسەڵاتی جێبەجێکردن و پاشکۆبوون و دەستەمۆبوونی دامەزراوە فەرمیەکانی حکوومەت و لە ئاست هێزە ئەمنیەکانی هەردوو حیزبی پارتی و یەکێتی، شاردنەوەی چارەنووسی زیندانیان و ڕاگرتن و دادگاییکردنی هاوڵاتیان بەبێ ئاگاداری کە سوکاریان و زیندانیکردنی دیادەی بێسەر و شوێنکردنی زۆرەمرێ لە زیندانەکاندا. بۆیە داواکاری سەرەکیەکانی ڕێکخراوی داکۆک لەم خاڵانەی خوارەوەدا خۆی بەیان دەکات پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتی و ئازادی خوازان بە توندی ئیدانەی دەسەڵاتی هەردوو حیزبی فەرمانڕەوای پارتی و یەکێتی بکەن بەهۆی تاوانەکانی کوشتن و ئازاردانی سیستەماتیکی زیندانیان لە گرتوخانەکاندا، شەرمەزارکردنی دادگاکانی هەرێمی کوردستان و داواکاری بۆ گەڕانەوەی سربەخۆی تەواو بۆ دەسەڵاتی دادوەری تا چیتر نەبنە ئامرازی جێبەجێکردنی سیستەمی حیزبەکان، شەرمەزارکردنی دەسەڵاتی جێبەجێکردن لە هەرێم و ناوچەکانیان بەوەی لە ژێر هەژمون و پاشکۆی هێزە ئەمنیە حیزبیەکان بێنە دەرەوە و لە پارێزگاری لە یاسا بکەن. لە کۆتاییدا داوا لە سەردەم هاوڵاتیانی کوردستان و مرۆڤدۆستان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەکەین کە ببنە پشتیوانمان بۆ ڕاگرتنی بەپەلەی ئەم کارە قێزەون و پێشەلکاریە مەترسیدارانەی بەرامبەر بە کەرامەتی مرۆڤ لە هەرێمدا دەکرێت. ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی 15/6/2026 دەبوانی نیشتیمان پەروەر و دڵسۆزانی داکۆشیکاران. هەروەکو ئاشکرایە ئەوەی ئەمڕۆ جارێکی تر ئێمەی لەسەر شەقام و وڵاتی غوربەت کۆ کردووەتەوە گەندەڵی و بێباکی و زوڵم و ستەمی دەسەڵاتی کوردیە. ئەمڕۆ ئێمە جارێکی تر لەسەر شەقامین بۆ ئەوەی ببینە دەنجی لێ قەوما و بێدەنجی کراوان لەناو زیندانە تاریکەکانی هەرێمی کوردستان لەژێر دڕندەترین شێواز و ئەشکەنجەندا دەناڵێنن. ئێمە لێرەین تا بە جیهان بڵێین ئەو دەسەڵاتی کاتی خۆی دژی زوڵمی بەعز هاواری دەکرد، ئەمڕۆ خۆی بۆتە قوتابیەشی لێ هاتووی هەمان ئەو مەکتەبە تاریکە.
ئەوەی ئەمڕۆ لە زیندانەکانی پارتی و یەکێتیدا ڕوودەدات نەک هەر پێشێلکردنی سەرەتاترین مافەکانی مرۆڤە، بەڵکو پەڵەیەکی ڕەشە بە نێوچەوانی مێژووی حکومڕانی کوردیەوە، کوشتن لەژێر ئەشکەنجەدا، شێواندنی جەستەی گەنجان و چالاکەوانان، بێبەشیکردنی زیندانیان لە سادەترین مافە یاساییەکانیان، سەلمێنەری ئەو ڕاستی کە ئەم دوو حیزبە فەرمانڕەوایە هیچ بیر و ڕایەکیان بە دیموکراسی و کەرامەتی مرۆڤ نییە. ئەوانەی دەسەڵاتی خۆیان لەسەر ترسی هاوڵاتیان و سەرکوتکردنی دەنگە ئازادەکان بنیاد ماوە و ئەوەش کە زۆر جێی داخە ئەوەیە لە سایەی ئەم دەسەڵاتە شکست خواردووەدا دادگاکانی هەرێمی کوردستان کە دەبوو داڵدەی مەزلومان و پارێزەری یاسا بن بوونەتە ئامرازێکی دەستەمە و لە دەستی حیزبدان، دادوەرەکان لە بریەوەی بڕیاری دادپەروەرانە بدەن فەرمان لە سەرکردە حیزبیەکان و دەستگا ئەمنیەکان وەردەگرن. دادگا بۆتە شانۆگەریەک بۆ شەریعەتدان بۆ زوڵم و پێشەرکاری کە هێزە ئەمنیەکان دژی هاوڵاتیانی خۆیان دەیکەن. بۆیە ئێمە لە ڕێکخراوی داکۆک وەکو کورد و دانیشتوانی بەریتانیا لێرەوە بە دەنگی بەرز ڕای دەگەێنین، بێدەنگ نابین، لە بەرامبەر ئەو هەموو ستەم و ناداتیە چۆکدا نادەین. داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕێکخراوی مافی مرۆڤ حکوومەتی بەریتانیا دەکەین کە چاویان دانەخەن لە ئاز ئەم تاوان و گوشارە ڕاستەقینە بخەنە سەر دەسەڵاتدارانی هەرێم بۆ ڕاگرتنی و دەستبەجێ ئەشکەنجەدان و ئازادیکردنی بێمەرجی هەموو زیندانیان و سیاسیان و بیر و ڕاکان. زۆر سپاس. بەسە کوشتن و ئازاردانی زیندانیان جەلادەکانتان ڕابگرن. چالاکوانانی سەرکەش ئامادەبوانی بەڕێز، ئەمڕۆ ئێمە لێرە لەم شوێنە کۆبووینەتەوە نەک تەنها وەک چالاکیەکی ئاسایی، بەڵکو بۆ لادانی پەردە لەسەر ئەو تاریکستانە ترسناکەی کە ناوی نراوە زیندانەکانی یەکێتی و پارتی. ئێمە لێرەین تا ببینە دەنگی ئەو بێدەنگانەی کە لە پشت دیوارە کۆنکرێتەکانەوە کەرامەت و جەستەیان پارچە پارچاکرد. چالاکوانانی بەڕێز، بینەرانی بەڕێز، ئەوەی لە زیندانەکانی ئاسایش و دەستگا ئەمنیەکانی ئەو دوو حیزبەدا دەگوزارێت مێژووی ڕژێمە فاشیستە جیهانیەکانی ڕوڕەش کردووە. لەوێ لە ناو زیندانەکانی یەکێتی و پارتی مرۆڤەکان بە بۆری بە بەستنەوەی ڕاست و چەپ شۆکی کارەبا ئازار دەدرێن، تەنها لەبەر کۆمنتێک یا قسەوتن بە حیزبەکەی یا ڕەخنەگرتن لە سەرکردەیەک یان باسکردنی نائەدالەتیەکان یانیش هەندێک جار لەبەر ڕق لێبوونی لەلایەن دەسەڵاتدارێکەوە. لەبەر هیچ شتێک زیندانیەکان ئازار دەدرێن بە درەنگەترین شێوە و بەدەر لەوەی باسمان کرد ڕوودکردنەوەی زۆرە ملێ هەڕەشەی دەستدرێژی کراوەتە کەرەستەی لێکۆڵینەوە بێبەزەیەکان بۆ ئەوەی دامپێنانی پێشوەختە و درۆینە بە زیندانیان واژۆ بکەن. ئامادەبوانی بەڕێز، کارەساتەکە تەنها لێرە ناوەستێت، ئەوان تەنها بە لێدان و ئیهانەی ئەخلاقی نەوەستاون، بەڵکو ڕۆڵەکانی هەرێمەکەمان لەژێر ئەشکەنجە دەکوژن. گەشت دەکەوێتە ناو زیندانەکانەوە بە ساغی کە چیان وای لێ دەکەن ناناسیرێتەوە یان تەرمەکەی دەدەنەوە بە کەسوکاری و دەڵێن خۆی کوشتووە یان جەڵدە لێداوە. ئێمە تێناگەین نازانین کام جەڵدە شوێنەواری ئەشکەنجەی پێوە جێدەهێڵێت، کام خۆکوژی شوێنەواری خنکان و شۆکی کارەبا جێدەهێڵێت. ئەمانە کوشتنی بە ئەنقەسن، ئەمانە تاوانی دژی مرۆڤایەتین. ئێمە لێرەوە لە شەقامی بەریتانیاوە بە دەنگی بەرز بە دەسەڵاتداری سەرکوتکەت دەڵێن تفەنگەکانتان، جەلادەکانتان، زیندانیەکانتان، کێبڵ بۆریەکە ئەشکەنجەکانتان ناتوانن دەنگی حەق بکەن. کەرامەتی مرۆڤی کورد هێڵی سوورە، نایڵین پێشێلی بکەن. چیتان کردووە باجەکەی دەدەنەوە درەنگ یا زوو. ئێمە شێری داکۆکین، قەت بێ هەڵوێست ناوەستین، ورەمان وەک پۆڵایە، قەڵەممان پڕ بەهایە، ئەی حکومەتی ستەمکار، بێ هەڵوێست و خیانەتکار، مافی خەڵکیتان لایە، سەرشۆڕیتان ڕەوایە، ڕوخسارتان زۆر قەبیحە،
ڕوخساتان زۆر قەبیحە ژیانتان زۆر سەخیفە ژیانتان زۆر سەخیفە زیندانتان گۆڕستانە زیندانتان گۆڕستانە شوێنی ئەشکەنجەدانە شوێنی ئەشکەنجەدانە ڕازگۆییتان درۆیە ڕازگۆییتان درۆیە بەڵێنتان ڕەنجەڕۆیە بەڵێنتان ڕەنجەڕۆیە ئێقەی میللەتان بەردەن یەقەی میللەتان بەردەن با ئاڵای خۆیان هەڵکەن با ئاڵای خۆیان هەڵکەن بە ئازادی و بە شادی بە ئازادی و بە شادی ژیان پڕمانادارکەن ژیان پڕمانەدارکەن. وان سلااو لە دەنگی ئازادی من وەک گەنجێکی کورد وەک مرۆڤێک کە خۆم بە قوربانی و نادادی و کوردکاری ئەم دەسەڵاتە دەزانم ئەمڕۆ لێرە لەگەڵ ئێوەدا وەستاوم بۆ ئەوەی چیتر بێدەنگ نەبم. ئێمە ئێمڕۆ لێرە کۆبووینەتەوە تا دەنگی خۆمان بگەێنین دژی ئەو زوڵم و ئەشکەنجەدانەی کە لە زیندانە تاریکەکانی پارتی و یەکێتیدا بەڕێوە دەچێت. ئەو زیندانیانەی کە بوونەتە شوێنی کبکردنی دەنگی ئازاد ڕفاندن و ئەشکەنجەدانی گەنجانی ئازادی خواست ڕۆژنامە نووسان و داکۆی کارانی مافی مرۆڤ ئەم دۆخە ڕێک وەک سەردەمی حزبی بەحسی لێ هاتووە کاتێک لە سایە ئەم دەسەڵاتەدا ڕخنەگرتن لە حیزب ببنە ماڵە ببێتە هۆی ڕفاندن و تیرۆکردن و زیندانی درێژخایەن کەواتە چۆن دەوترێت لەم هەرێمەدا مافی مرۆڤ و ئازادی هەیە. دیموکراسی لای ئەوان تەنها درۆیەکە بۆ شاردنەوەی ڕووی ڕاستەقینەی دەسەڵاتێکی دیکتاتۆر و سەرکوتکار. من لەم سەکۆیەوە بە دەنگێکی بەرز هاوار دەکەم. ئێمە لە بەردەم زوڵمی پارتی و یەکێتیدا بێدەنگ نابین. داوای ئازادی بۆ تەواوی زیندانیانی سیاسی و بە تایبەت زیندانیانی بادینان و شیلاتزێ دەکەین. داوای دادپەروەری و سەروەری یاسا دەکەین بژی ئازادی بژی مافی مرۆڤ. چالاکوانان ئازادی خوازان سڵاو ڕێز و خۆراگریتان لێبێت. ئەمڕۆ ئێمە لێرە لە بەریتانیا لە بەدەم میژدانی زیندوی جیهاندا کۆبووینەتەوە تا دەنگی خۆمان بەزکەینەوە دژی ئەو ستەمکاری و بێدادی کە لە هەرێمی کوردستان لەسەر دەستی دەسەڵاتی پارتی و یەکێتی بەڕێوە دەچێت. ئێمە لێرەین بۆ ئەوەی بڵێن نابۆ ئەشکەنجە نابۆ کبکردنی دەنگی ئازاد نابۆ کوشتنی زیندانیان لەژێر ناوی یاسادا. ئەو شێوازە ئەشکەنجەدان و سەرکوتکردنەی کە ئەمڕۆ لە زیندانەکانی پارتی و یەکێتی بەرامبەر ڕۆژنامە نووسان و چالاکوانان و دەنگە جیاوازەکان پەیڕەو دەکرێت هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ ئەو ئەزمونە تاڵوڕەشەی کە گەلی ئێمە لە سەردەمی ڕژەمی بەعزدا چەشتی جێگەی داخی قوڵەکە دەسەڵاتدارانی کوردی لە بری پەیڕەوکردنی دیموکراسی و بوونەتە میراتگری هەمان ئەو شێوازە دڵندەی کە پێشتر خۆیان لێیان دەیان ناوان. بۆیە ئێمە لێرەوە بەتوندی ئیدانەی دەسەڵاتی هەردوو حیزبی فەرمانەوا دەکەین کە بەهۆی پێشووی کوشتن و ئازادانی زیندانیان لە هەمان کاتدا بەتوندی شەرمەزارکردنی خۆمان ئاراستەی دادگاکانی هەرێمی کوردستان دەکەین کە بە تەواوەتی دەستەمۆی پاشگوێی حیزب بوون. نەیانتوانیوە بێلایەنی خۆیان بپارێزن ببنە قەڵغانێک بۆ پاراستنی مافی هاوڵاتیان لە ئاستەمی سیاسی. هەروەها ئێمە لە ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی لەم سەکۆیەوە بەڵێن نوێ دەکەینەوە کە بێدەنگ نابین لە ئاسچاردنەوەی ڕاستیەکان داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەین کە چاودێریکی وردی زیندانیەکانی هەرێمی کوردستان بکەن فشار بخەنە سەر دەسەڵاتداران بۆ ڕاگرتنی ئەم پێشەرکاریە گەورەیە. زۆر سپاس. لێرە وەک ئەندامێکی ڕێکخراوی داکۆک دەمەوێت بمە دەنگ و هاوار و ناڵی ئەو هەزاران زیندانیانەی کە لە کوردستان بە بێتاوانی خراونەتە زیندانەکانی پارتی و یەکێتی. ئەو زیندانیانەی کە ئەمان دەزانی بە ڕوخانی سەدام حوسێن کۆتایی دێت بەڵام بەداخەوە پارتی و یەکێتی بە هەمان ڕێچکە و بەڵکو بە خراپتر لە ڕژێمی بەعەس مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی خۆیاندا دەکەن. لێرەوە دەمەوێت بە ڕوونی بڵێم هەردوو بنەماڵەی بارزانی و تاڵەبانی هیچ جیاوازێکیان نییە لە ڕژێمی پێشووتری عێراق چونکە لە ڕابردوودا سەرانی ئەو دوو بنەماڵەیە لەگەڵ سەدام حوسێن وەک قوتابی و مامۆستا بوون. بۆیە لە بەڕێوەبردننی وڵات لە سەرکوتکردنی هاوڵاتیان هەمان کللتوری سیاست بەکاردێنن. ئەوان بە ڕۆژی ڕووناک بە بەرچاوی هەموو دنیا خەڵک دەکوژن شەق لە مامۆستا و دکتۆری ئەو نیشتیمانە هەڵدەدەن. بیهێنە پێش چاوتان دەبێت چ بگوزارێت لە زیندانە نهێنیەکانیاندا. کوژرانی ئاسۆ مەزید و ئەشکەنجەدانی زیندانیانی ڕووداوەکانی لارەزار دەرخەری ئەو ڕاستیان و هیچ کەس ناتوانێت نکۆڵینەوە بکات کە ئەو دوو بنەماڵەیە دوور لە هەموو بەهایەکی ئەخلاقی و هەرچی مافی مرۆڤە خوستیانەتە ژێر پێیان سڵ لە هیچ شتێک ناکەنەوە بۆ پاراستنی دەسەڵاتی خۆیان. لێرەوە داوا لە حکومەتی بەریتانی و پەرلەمانی بەریتانی دەکەن بە دوواداچوون بۆ ئەو پێشەرکاریانی مافی مرۆڤ بکەن کە لە کوردستان دەکرێت و تاوانباران بدەنە دادگایەکی عادلانە و بە سزای خۆیان بگێنن. زۆر سپاس بۆ ڕێز وجدانە زیندوەکانی کۆمەلگا
نوێنەرانی ڕێکخراوی نێودەوڵەتە دیپلۆماسیەکان، ئێمە ئەمڕۆ وەکو ئەندامی ڕێکخراوی داوکۆک لێرە کۆبوونەیتەوە نەک تەنها بۆ قسەکردن لەسەر قەیرانی سیاسی یان ئابووری، بەڵکو بۆ هاوارکردن بە ڕووی داڕوخانی گەورەترین پیرۆستترین پاهەی کۆمەلگا کە ئەویش دەستگای دادوەریە. یاسا کاتێک دادەندرێ بۆ ئەوەی ببێتە قەڵایەک بۆ پاراستنی بێدەسەڵات لە مەزلوم و باڵادەستی ستەمکاران، بەڵام ئەوەی ئەمڕۆ لە عێراق بەگشتی لە هەرێمی کوردستان بە تایبەتی دەیبینین پێچەوانەکردنەوەی تەواوی ئەم هاوکێشەیە دادگاکان لێرە لە سەنگەری پاراستنی مافی ئازادەکانی و گۆدرا بۆ ستۆدیۆ حیزبی، کاری تەنها بۆ بەرهەمێنانی تاوانبار داڕشتنی سناریۆ درۆینە و سەرکوتەکردنی دەنگی ئازادیە. ئێمە وەکو چالاکوان داکۆکارین مافی مرۆڤ بە توندترین شێوە بەرزترین دەنگ دەسەڵاتی سیاسی باڵادەست لەم نیشتیمانە ئیدانە دەکەین. ئەم دەسەڵاتە کە زیندانەکانی نەکردوتە شوێنی چاکسازی، بەڵکو بۆ گۆڕینی ئەشکەنجەدان و جێگای شەرمەزاری مێژیە کە گەنجەکانی ئەم وڵاتە لە زیاتی ئەوەی وزە توانە بە ئاوادەکردنەوە بەکاربێنن، تەنها لە سێبەری ئەشکەنجەی ناو زیندانە تاریکەکان گیان دەسپێرن. شەرمەزارێکی مێژوویە گەورەترین ڕوبەڕووی ئەو دادوەرە بە ناوی پارێزەر و یاسا دەبێتەوە کە چاوەکانیان بەستووە لە ئاستی خوێن ڕژنی بێتاوان و کوێرن. چۆن دەکرێت دادگا چاپۆشی لە دزینی سەروەتی ئەم وڵاتە بکات، بەڵام کاتێک مامۆستایەک فەرمانبەرێک دێتە سەر شەقام بە شێوازێکی مەدەنی پەیداگری لەسەر قوتی منداڵەکانی موچە فەوتاوەکانی دەکات، دەست بەجێ یاسا دەبێت چەکێک بۆ دەستترساندن و دەستگیرکردنیان. مامۆستا پایی پەروەردە ئەو کۆمەڵگایە نەک تەنها بەهۆی داواکردنی مافی سەرەتایی و خۆیان ڕاپچی زیندانەکانیان بکرێت، هەر ئەم دەستگا حیزبیە بوو کە شێروانی و هاوڕێکانی لە چالاکوانی بادینە تەنها لەسەر وتنی ڕاستیەکانیان پەردەلادان لەسەر گەندەڵی ستەمکاری بە سیناریۆ بینەما شانۆگەری درۆینەی خستە پشت شیشی زیندانەکانەوە کە ئەم کەیسانە نیشانەی ڕوونی ئەو ڕاستیەن کە حیزب چۆن دادگاکانی کۆنتڕۆڵ کردووە تۆڵەسەندنەوە لە نەیار و سیاسیە مەدەنەکان. لێرەشەوە پەیام تون و ڕوون و ئاراستەی کۆمەلگای نێودەوڵەتی و ڕێکخراونەتەوە یەکگرتووەکان و دامەزراوە جیهانیەکان و مافی مرۆڤ دەگەێنم. بێدەنگی لە ئێوە لە ئاست ئەم قەسابخانە پێچنکاری یاسایانە جۆرێکە لە شەریعەتدان بە ستەمکار ناکرێت لە ژێر ناوی پاراستی سەقامگیری چاو لە سێدارەدان و ئەشکەنجەدانی زیندانیکردنی ڕۆژنامەنووس و چالاکوان بپۆشتێت. ئێمە داوا دەکەین فشاری ڕاستەقینەی سزای نێودەوڵەتی بخرێتە سەر پێچنکاری یاسا لە عێراق وەرێم. ئیتی زۆر سپاس. ئەمڕۆ لێرە کۆبوونێتەوە بۆ ئەوەی دەنجی خۆمان بەرز بکەینەوە بەرامبەر بەم دۆقەی کە مافی مرۆڤ و سەروەری یاسا لە وڵاتەکەماندا لاوازی کردووە. پێویستە هەمومان ئەو ڕاستیە بزانین کە زیندانەکان نابێت شوێنی ترس و ئەشکەزەدان و کوشتن بن. هەر مرۆڤێک کە ئازادی لێ دەسەنجێتەوە و کەرامەتی پارێزراو بێت و بە دوور بێت لە توند و تیژی. ئێمە ئەم پێشەڵکاریانە بە توندی شەرمەزار دەکەین، چونکە ئەم ڕەفتارانە لە کەرامەتی کۆمەلگاکەمان دەخاتە ژێر پرسیارەوە. هاوکات نیگەرانێکی زۆرمان هەیە بەرامبەر بەو ڕۆڵەی دادگاکانمان. دادگا دەبێت پەناگەیەک بێت بۆ ستەم لێکراوان، واو شوێنە بێت کە یاسا تێیدا سەروەرە. کاتێک دادگا دەبێتە پاشکۆی حیزب و لەژێر کاریگەری ئەواندا بڕیار دەدات. متمانەی خەڵک بە دادپەروەری لاواز دەبێت. دادپەروەری نابێت و بێتە قوربانی بەرژەوەندی حیزب بکرێت. هەروەها دەسەڵاتی جێبەجێکردنی هێزە ئەمنیەکان پێویستە تەنها خزمەتکاری یاسای وڵات بن، نەک چەکێک لە دەستی حیزبدا کاتێک دامەزراوەکانی حکومەت دەبنە پاشکۆی هێزە ئەمنیەکان. ئەوە سەروەری یاسا دەمرێت و ئاسایش دەبێتە هۆی ترس بۆ هاوڵاتیان. پەیامی ئێمە ڕوونە، ئێمە داوای کوردستانیەک دەکەین کە تێیدا مرۆڤ ڕێزی لێ بگیرێت، دادگا سەربەخۆ بێت، یاسا لە سەروی هەموو کەس و حیزبێکەوە بێت. دەبێت ئەم دۆخە کۆتایی بێت و ڕێز لە کەرامەتی مرۆڤ و سەروەری یاسا بگیرێت. سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس. کوردستان دەگەڕێتەوە بۆ سەردەمی زیندانی سیاسی. حزبی دەسەڵات لە باشووری کوردستان دەیان کەسی لە زیندانەکاندا تون کردووە، تەنها لەبەر ئەوەی خاوەن بیر و بۆچوونێکی جیاوازن. بەوتەی یاساناسان و پەرلەمانتاران لەگەڵ ئەوەی دەستگیرکردنیان نایاساییە و بەبێ بڕیاری دادوەرە لە زیندانەکانیشدا مامەڵەیەکی تەندروستیان لەگەڵدا ناکرێت. دەستگیرکردن لەسەر بیرۆڕای سیاسی لە کاتێکدایە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە سەرجەم یاساکان و تایبەتمەند بە دەستگیرکردنی لەسەر بیرۆڕای سیاسی لە هەرێمی کوردستان هەڵوەشێنراوەتەوە و بە گوێرەی یاسا دەبێت هەموو کەسێک مافی گزارشکردنی لە بیرۆڕای خۆی هەبێت.
سەرۆشی فدراسیۆنی زیندانیانی سیاسی هەرێمی کوردستانیش دەڵێت هەر کەسێک لە هەر دەڤەرێکی هەرێمی کوردستان ژن یاخود پیا و سەر بە هەر لایەنێکی سیاسی یان ڕێکخراوێکی مەدەنی بێت بەهۆی چالاکی سیاسی و مەدەنی بۆ چوون یان هەڵوێستی جیاواز دەستگیر بکرێت بەڵێ بە دڵنیاییەوە پێوەرەکانی زیندانی سیاسی دەیانگرێتەوە. زیندانی سیاسی بەو کەسانە دەوترێت کە لەسەر بیرڕای سیاسی جیاواز و ڕەخنەگرتن لە دەسەڵات دەستگیر دەکرێن. ئەوەش بەگشتی لە وڵاتانە پەیڕەو دەکرێت کە سیستەمێکی ئیرادەیی یان سیستەمێکی دیکتاتۆریە لە سەردەمی ڕژێمی بەعز بە گوێرەی مادەکانی 156 و 157 لە یاسای سزادانی عێراقی هەر کەسێک دژی ڕژێمی بەعز بوەستا بەوا سزا دەدرا. زۆر سوپاس. بەزەی بە هیچ شتەمکارێکدا نەهاتووە. ئێوە چۆن دەتوانن باسی دیموکراسی بکەن لە کاتێکدا ژوورە تاریکەکانی زیندانەکانتان پڕن لە ڕۆژنامە نووس و دەنگە ئازادانەی کە تەنها تاوانیان نووسینی ڕاستەکان بووە. ئەشکەنجەدانی مرۆڤێک لەسەر بیرۆڕا گەورەترین بەڵگەی ترسنۆکی سیاسی ئێوەیە. لێرەوە ڕای دەگەێنم کە دادگاکانی هەرێمی کوردستان بەهۆی دەستەمە بوون و پاشکۆیەتیان بۆ حیزب و شەریعەتی یاسایی و ئەخلاقی خۆیان دۆڕاندووە. زۆربەی زۆری دادوەرەکان ئەندامی حیزبین و لە دادگاکاندا یاخود لە ترسی دەسەڵاتە بێبەزەیەکی یەکێتی و پارتی جورئەت ناکەن بێلایانی خۆیان نیشان بدەن. شەرمەزاریەکی گەورەیە بۆ حکوومەتێک کە خۆی بە نوێنەری گەل بزانێت بەڵام لە واقعدا تەنها پاشکۆیەکی گوێڕایەڵی دەستگا ئەمنیەکانی پارتی و یەکێتی بێت. ئێوە مێژوو خەباتی ئەم گەلەتان شێوەندووە و نمونەیەکی خراپی دەسەڵاتی حکومڕایدا پێشانی جیهان داوە. داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی پەرلەمانی بەریتانیا و ڕێکخراوە مرۆڤەکان دەکەم بەهانای ڕۆژنامە نووسان و زیندانیەکانەوە بشن و گوشار دروست بکەن لەسەر یەکێتی و پارتی تا چالاکوان و ڕۆژنامە نووسان و ئازادانە بیرۆڕای خۆیان دەرببڕن. زۆر سپاس. دەستخۆشکام لە ماوەی ڕابردوودا لەناو زیندانەکانی هەرێم ڕوویان داوە بە کۆمەڵی شێوازی زۆر درندانە زیندانیەکان ئەشکەنجە دراون یان کوژراونەوە بۆمان دەردەکەوێت کاربەدەستانی حیزب بێگەڕانەوە بۆ ماف و دادوەر لە چوارچێوەی کار و چالاکیەکانی هەر دوو حیزبی دەسەڵاتدادا ئەشکەنجە دراون ئەنجام دراوە لە ڕێساوی یاسای نێودەوڵەتی گرتوخانەکان مافی مرۆڤ بە شێوازی زۆر درندانە زیندانەکان ئەشکەنجە دراون کوژراون. دەستخۆش. مانی ڕێکخراوی داکۆک چالاکوانان و ئازادی خوازان بە خێراتنی هەموو لایەکتان دەکەم. بۆ ئەم مەیدانی هەڵوێستە و هاوڕێیان هەروەک دەزانن ئەمڕۆ ئێمە وەک ئەندامانی ڕێکخراوی داکۆک و وەک کوردانی نیشتەجێی بەریتانیا لێرە لەم مەیدانە کۆبووینەتەوە نەک تەنها بۆ دەربڕینی ناڕەزایەتی بەڵکو بۆ هەڵدانی ئەو پەردەڕەشەی کە دەسەڵاتی حزبی لە هەرێمی کوردستان دەیەوێت تاوانەکانی پێ بشارێتەوە. ئێمە لێرەین تا ببینە دەنگی ئەو زیندانیە بێپایانانەی کە لە پشت دیوارە تاریکەکانی زیندانەکانی پارتی وێکەکەیدا لەژێر درڕندەترین جۆری ئەشکەنجەی جەستەی و دەرونیدا دەناڵێنن. جێگەی شەرمەزارێکی مێژووی گەورەیە ئەوانەی ڕۆژێک خۆیان بە قوربانی دەستی بەحسی دەزانن ئەمڕۆ بوونەتە قوتابی و پەیڕەوکەری هەمان قوتابخانەی سەرکوتکاری و ئەشکەنجەدان. ئێمە وەک ڕێکخراوی داکۆک بەتوندی بە یەک دەنگ کوشتن و ئازاردانی هاوڵاتیان و چالاکوانان لە ناو زیندانەکانی هەردوو حزبی فەرمانڕەوادا ئیدانە دەکەین و لێرەوە ڕووی دەمی خۆمان دەگەینە دادگاکانی هەرێمی کوردستانی شوپیان دەڵێن شەرمەزاریە بۆ ئێوە کە لە بری پاراستنی یاسا مافی مرۆڤ بوونەتە دەستەمە و پاشکۆی بڕیارە حزبەکانی پارتی و یەکێتی. دادگایەک نەتوانێت سەربەخۆ بێت و چاو لە ئاست فەرمانی تیرۆر و ئەشکەنجەدا دابخات شەرعەتی نییە. هاوکات دەسەڵاتی جێبەجێکردن لە هەرێمی کوردستان بە تەواوی شەرمەزار دەکەین. ئەوانەی لە کورسی دەسەڵاتدا دانیشتون بەهۆی لاوازی و دەستەمەبوونیان لە بەردەم هێزە ئەمنیە حزبەکاندا بەرپرسیاری یەکەمی ئەم دۆخەت دۆزەخیەن کە بۆ ئازادی خوازان دروست کراوە. زۆر سپاسان دەکەم.